لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوشحال لوانی 173 لەوانەکانی تەفسیر قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان بە بەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادان ئێوەی ئازیز سوودی لێوەربگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. والوالدات يرضعن أولادهن حولين كاملين لمن أراد أن يتم الرضاعة وعلى المولود له رزقهن وكسوتهن بالمعروف لا تكلف نفس إلا وسعها لا تضار والدة بولدها ولا المولود له بولده وعلى الوارث مثل ذلك فإن أرادا فصالا عن تراض منهما وتشاور فلا جناح عليهما وإن أردتم أن تسترضعوا أولادكم فلا جناح عليكم إذا سلمتم ما آتيتم بالمعروف واتقوا الله واعلموا أن الله بما تعملون بصير. بەڵێ خۆشەویستان، لەو ئاەتە پیرۆزەدا خوای گەورە سوبحانەوە وتەعالا باز لە حەقی منداڵ دەکا، ئەو منداڵی کەوا لەدایک دەبی حەقی ئەوەی هەیە کەوا شیری بدرێتێ. ئیتر پێشەچی تەماشا دەکەی خوای گەورە سوبحانەوە وتەعالا باز لە حەقی منداڵێک دەکا لەسەر دایکی کە پێویستە شیری بداتێ لە کاتێکدا کە هەمومان دەزانین شیردانی دایک لە بۆ منداڵەکەی شتێکی فتریە. ئەگەر کەسێک بە نمونە بهێنرێتەوە لۆ بەزەیی و بە ڕوحمی حتمەن باسی دایک دەکرێت بەرامبەر بە منداڵەکەی و بە تایبەتی شیرەخۆرە. بەڵام کاتێکەوە ئەڵڵا سوبحانەه وتەعالا باز لە حەقی منداڵی شیرەخۆر دەکا لەسەر دایکەکەی و پێویستە لەسەری شیری بداتێ، ئەوە بەڵگەیە لەسەر ئەوەی کەوا خوای گەورە سوبحانەه وتەعالا بەڕوحمترە بەرامبەر بە بەندەکانی لەدایک بەرامبەر بە منداڵە شیرەخۆرەکەی. هەروەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حەدیثی صحیحدا باز دەکات لله أرحم بعباده من هذه بولدها، کەواتە ئەڵڵا سوبحانەه وتەعالا بەڕەحمترە بە بەزەییترە بەرامبەر بە بەندەکانی لەدایک بەرامبەر بە منداڵە شیرەخۆرەکەی. بەڵێ ئەوجا دەفەرمووە الوالدات يرضعن أولادهن حولين كاملين، واتە دایکان منداڵە شیرەخۆرەکانیان 2 ساڵان بە کاملی شیریان دەدەنێ. لمن أراد أن يتم الرضاعة، ئەوە لە بۆ ئەو دایکانەی کەوا بیانێ بە تەواوەتی مدەی شیر خواردنی منداڵ شیرەکانیان بدەنێ، کەواتە لێرە بەڵگەیە لەسەرەوەی دەکرێت کەم تریش، بەڵام وەکو دواتر دێتن کەوا بە ئیتفاقی دایک و بابەکەبی، بەڵام حەقی خۆیتی 2 ساڵان شیر بخوا. وعلى المولود له رزقهن وكسوتهن بالمعروف. على المولود له واتباب واتلسر بابا كوا أو دايكي كوا شير داتا أو من دالي بيويستا رزق وكسوي بداتي نانو بوشاشي لو دابين بكا بتساكا لا تكلف نفس إلا وسعها، هيج كسك تكليف لنا كري إلا لقدر طاقة خوي نبي. لا تضار والدة بولدها، واتا ئەو دایکێکەوە منداڵی بووە ناکرێ لە ڕێگای منداڵەکەیەوە زەرەری پێ بگەین و ئیستیغلالی ئەوەی بکەیتەوە ئەو دایکە زەرەری پێ بگەینی شڕوتوای لەسەر فەرز بکەویش تەحمل بکە بە سەبەبی منداڵەکەی. ولا مولود له بولده، وهروها ناکرێ بابیش زەرەرمەند بیتن بەوەی کەوا منداڵی بۆ شڕوتوای لەسەر فەرز بکرێتەوە لە نەتیجەدا زەرەرمەند بی. وعلى الوارث مثل ذلك، وهروها ئەگەر ئەو بابە مرد یاخود نەیبوو تەکلیفەی منداڵەکەی و ئەو ئافرەتەی کەوا منداڵەکەی لۆ بەخێو دەکا بیدا پێویستە میراتگەری ئەو پیاوە کە زەندیە نیتی یاخود مردیە پێویستە میراتگرەکەی ئەو مەسئولەتە هەڵبگری. فإن أرادا فصالا عن تراض منهما وتشاور فلا جناح عليهما،
کەواتە ئەگەر هەردوو لە دایک و باو ویستیان ئەو منداڵە لە شیرێ بکەنەوە پێش ئەوەی 2 ساڵ تەواو بکە، بەڵام بە ڕازیبوونی هەردوو لا و بە مشاوەڕەکردن لە نێوان هەردوو لا گوناحیان ناگاتێ. وإن أردتم أن تسترضعوا أولادكم فلا جناح عليكم إذا سلمتم ما آتيتم بالمعروف. ئەگەر ویستتان ئەو منداڵە بدەنە دایەنێک غەیری دایکی خۆی بەخێوی بکاتن و شیری بداتێ، ئەوە گوناحتان ناگاتێ بە شەرتێک ئیدا سەلەمتم ما ئاتەیتم بالمعروف، بە شەرتێک ئەو ئیتفاقێکەوە لەگەڵ ئەو دایانەی دەیکەن لەسەر ئەوەی کەوا ئەو منداڵەتان لێ بەخێو بکە لە بەرامبەر مقدارێک پارەکەوە لە بۆی دابین دەکەن، بەو شەرتەی دەکرێ بیدەنە ئەو ئافرەتەی کەوا فعلا لە کاتی خۆی و بەو مقدارەکە ئیتفاقتان کردیە ئوزرەکەی تەسلیم بکەن. ئەوجا واتقوا الله، تەقوای خوای گەورە بکەن، واعلموا أن الله بما تعملون بصير، بزانن کەوا الله سبحانه وتعالى بینایە بەو کار و کردوانەی کە دەیکەن. بە کورتی مانای ئاەتەکە. بەڵێ خۆشەویستان، والوالدات يرضعن أولادهن حولين كاملين، کاتێکەوە دەفەرمی منداڵەکانیان بەخێو دەکەن حولين كاملين. حولين لە حول هاتی، حول واتە ساڵ، کاتێکەوە ساڵ دەسوڕێتەوە. طبعا ساڵ بە مصطلحی شەرعی، ساڵ و تەریخ بە مصطلحی شەرعی اعتبار لە بۆ حسابی قەمەری دەکرێت نەوەک حسابی شەمسی، وەکو لە ناو خۆمان پێوترێ حسابی عەرەبی نەوەک ئینگلیزی، بەڵکو حسابی قەمەری، چکە حسابی شەرعی لەگەڵ قەمەرە، ئەوەی تریان لەگەڵ شەمسە. ئیتر 2 ساڵی قەمەری پێویستە ئەو منداڵە شیری بدرێتێ. والوالدات يرضعن أولادهن حولين كاملين، کە دەفەرمی کامیلەین، 2 ساڵ بە کاملی، نەوەک کەسێک وا تێبگاتم دێ ساڵێک و هەندێک واتە لە ساڵش تەجاوز کردەوە دەرێت 2 ساڵ، نا 2 ساڵی تەواو حەقی خۆیتی ئەو منداڵە شیر بخواتن، 2 ساڵی تەواو ئەو منداڵە حەق خۆیتی کەوا شیر بخوات. لێردا تەماشا دەکە یەکەم جار ئەو جملەیە والوالدات يرضعن أولادهن حولين كاملين وەکو زانایان دەفەرمون خبرية اللفظ إنشائية المعنى. خبرية اللفظ كواتە وەکو خەبەرێک هاتیە. يرضعن أولادهن، دایکان منداڵەکانیان بەخێو دەکەن 2 ساڵی تەواو، نەیفەرمون بەخێوی بکەن، دەفەرمی دایکان منداڵەکانیان بەخێو دەکەن 2 ساڵی تەواو، کەواتە صیغەی جملەکەی خەبەریە، بەڵام إنشائية المعنى، معنایەکەشی ئینشاء ئەمرە، معنایەکەشی ئەمرە. زانایان دەفەرمولوێ خوای گەورە سوبحانه وتعالى بەو شێوەیە فەرموویت لەبەرەوەی هەر بە فیترەتی خۆی ئافرەت منداڵی خۆی بەخێو دەکا، بەڵام خوای گەورە سوبحانه وتعالى کە لێردا دەفەرمی لە بۆ تەئکیدە لە بۆ ئەو معنایی کەوا بزانە واجبە لەسەرت ئەی دایک کە شیری خۆت بدەیە ئەو منداڵەی مەگەر مانعێک هەبیتن لە نەخۆشی یاخود نەبوونی شیر یاخود بە هەر سەبەبێکی دیکە. ئەو وەسیەتی رب العالمینە لە بۆ دایکان. والوالدات يرضعن أولادهن حولين كاملين، کەواتە ئەسڵ وایە ئافرەت دایک منداڵی خۆی بەخێو بکە و 2 ساڵان شیری بداتێ، حولەینی کامیلەین. لێرەدا دەربارەی بەخێوکردنی منداڵ والوالدات يرضعن أولادهن حولين كاملين، لێرەدا وەکو زانایان دەفەرمون ئەو فەرمانەکە وەکو وتمان کە جملەکە خەبەریە بەڵام ئینشائیەت المعنایە، کەواتە ئەوە یەک لە صیغەکانی وجوبە لە قورئانی پیرۆز کە فعلا کە فەرمان بە شتێک دەکا بە صیغەی خەبەر دەفەرمی، کەواتە ئەسڵەن دەبی هەروابی. ئەگەر کەسێک وا تێگەیشتوانێ بزانەوە ئەمرە لەلایەن خوای گەورە سوبحانه وتعالى. ئەوجا ئایا دایک واجبە لەسەری کە منداڵەکەی بووە 2 ساڵان شیری بداتێ ئەگەر شیری هەبی؟ ئایا دایک واجبە لەسەری شیر بداتە منداڵەکەی کە منداڵی هەبیتن؟ لێرەدا زانایان دەفەرمون وهذا الأمر للندب وللوجوب، دەڵێ هەردوو حکم لە خۆی دەگری، یان مندوبە یان واجبە. طبعا دیارە مندوب یعنی لا واجبی کەمترە، یعنی وا چاکە بیداتێ، بەڵام واجبە لەسەر شانی بداتە، گەنەی داتی گوناحبار دەبی. ئەو زانایان تەفسیلەش پێدەن، دەفەرمون لە کاتێکدا مندوبە و چاکترە بیدات و نابیتە واجب ئەگەر 3 مەرج هەبی. مەرجی یەکەم قدرة الأب على استئجار المرضع، مەرجی یەکەم وەیە لەو کاتەی دەبتە چاکتر و نابتە واجب، مەرجی یەکەم ئەوەیە کەوا ئەو بابە توانایی هەبی دایەنێک لە بۆ منداڵەکەی خۆی بەکرێ بگری. 2 ووجود من يرضعه غير الأم، وفعلا دایەنێک هەبی، کەواتە یەکەم ئەو بابە
توانای هەبی کەوا ئافرەتێک بەکرێ بگریلەوەی کەوا شیر بدات منداڵەکە. دوو بە فعلی ئافرەتێک هەبی کەوا شیر بدە، ئافرەتێک هەبی ئەگەر نەبی ئەوە عینی ناتە جێ. سەیەم وەقبول الولدی للبن الغەیری، ئەو منداڵەش ئامادەبی شیری غەیریدا چ خۆی بخوا، ئامادەبی شیری غەیریدا چ خۆی بخوا. ئەگەر ئەو سێ مەرجە مەوجود بوو ژنێک هەبی کەوا شیر بدە غەیریدا چ خۆی، پیاوەکەش بابی منداڵەکەش توانای هەبی کەوا ئەو ئافرەتەی کەوا شیر دەدا منداڵەکەی ئوزرەی بداتێ واتە حەقی خۆی بداتێ. سەیەم منداڵەکە شیری ئەو ئافرەتەی غەیریدا چ خۆی قبول بکە. ئەگەر ئەو سێ مەرجە هەبوو ئەوە دایکی خۆی واجب نییە، دایکی خۆی واجب نییە کەوا شیر بداتە ئەو منداڵەی، واجب نییە، بەس ئەگەر بیکات چاکترە. بەڵام ئەگەر یەک لەو سێ شەرتە مەوجود نەبوو لەو حاڵەتەی دایک لەسەری واجبە منداڵەکەی خۆی شیر بدە مەگەر شیری نەبی. کەواتە بەڕاستی لە ناو خۆمان ئێستا ناو مجتەماعی خۆمان وەکو مۆدێلێکی لێ هاتێ. زۆر جاران دایک هەر لە ئەساسەوە نیەتی نییە شیر بداتە منداڵی خۆی، لەبەر هەر ئیعتیبارێکەوە دەیکە، لەبەر هەر ئیعتیبارێک لەوانەیە لا حەڕەجە فی بەیاندی ئیوا هەیە بڵێ سینگم پێتێک دەچی ئافرەتی وا هەبی، یان ئیوا هەیە بڵێ لەبەرەوەی زوو حەملی ببیتەوە، یا لەبەر هەر ئیعتیبارێکی دیکە یەکسەر شیری قۆدی دەداتێ کە بەڕاستی ئەوە زوڵمێکە لەو منداڵی دەکا. باش بزانی حەقێکی ئەو منداڵەیە دەخوا و زوڵمی لێ دەکا و بەرامبەر بە ڕەب العالەمین مەسئولە ئەو کەسە. کەواتە هەمووشمان دەزانین ئەو مەعمەل و مەسنەعانەی کەوا شیری قۆدی دروست دەکەن لەو منداڵەکان هەمووی لەسەری دەنووسن باشترین شت ئەوەیە کەوا شیری دایکی خۆی بخوا. لە حاڵەتی زەرورە ئەو شیرە دەخوا، لە حاڵەتی زەرور ئەگەر دایکی شیری نەبوو یان بێداگ بوو ئەو منداڵە با شیری قۆدی بخواتن. بەڵام بە هیچ شێوەیەک ئەو شیرەی کە لە قۆدیە ناکا مقابل شیری دایکی، ناکا مقابل. لەبەرەوەی وەکو علمیان کە هەمومان گوێمان لێبووە و دەزانین ئەو شیرەی داچی بڵزەبت 100% احتیاجاتی ئەو منداڵە جێبەجێ دەکاتن. چی پێویستە لەو عناسران، یعنی هەتا شیری منداڵێک لەگە شیری منداڵێک کە جیایە خوای گەورە بەو شێوەی شیری هەر منداڵێک دابین دەکات کە ئەو منداڵە پێویستیتی. ئیتر هەتا وەکو دەرەجە حرارەکەی، هەتا وەکو مکەویناتەکەی لەگەڵ هەر مەرحەلەیەک لە مەراحیلەکانی نموو گەشەکردنی ئەو منداڵە دەگونجێ. ئیتر چ زوڵمێکە لەو منداڵە دەکەی کاتێکەوە ئەو شیرەی کە لە ئەساسەوە خوای گەورە لەوی دانات و منعی بکەی. کەواتە بەڕاستی ئەسڵ وایە وەکو خوای گەورە دەفەرمێ والوالدات يرضعن أولادهن حولين كاملين بە سیغەی خەبەری هینایەتی کەواتە بە قووەتترین سیغەکانی ئەمرە. لەبەرەوەی ئەسڵ وایە ئەو هابی مەگەر مانعێک هەبی وەکو گوتیشمان کەواتەوە واجبە شیری با بڵێ منداڵ شیری دایکی خۆی بخواتە 2 ساڵیش حەقی خۆیتی. بەڵام ئەگەر یەک بە 3 شەرت هاتە جێ وەکو تازە باسماکە ئەو 3 شەرتە مەوجود بوو لەو حاڵەتەی ئەگەر نەشی داتێ ئەوە باشتر وایە گوناحبار نابی. بەڵام ئەگەر یەک لەو 3 شەرتێک کە باسمان کرد نەهاتە جێ واجبە لەسەر شانی دایک ئەو شیرەی بداتە منداڵەکەی حولين كاملين لمن أراد يتم الرضاعة. وهروها لێرە بابەتێک کەش دێتە گۆڕی. إمام قرطبي رحمة خوای لێبی دەڵێتن وقد انتزع مالك رحمه الله ومن تابعه وجماعة من العلماء من هذه الآية أن الرضاعة المحرم الجارية مجرى النسب إنما هي ما كان في الحولين لأنه بانقضاء الحولين تمت الرضاعة ولا رضاعة بعد الحولين معتبر. مسألة رضاعة دێتە گۆڕێ دەڵێن ئەو منداڵە کاتێکەوە مەشهورە ناوە خۆشمان ئەو منداڵە کە شیری ئافرەتێک دەخوا ئەوە دەبیتە منداڵی ئەو ئافرەتەی لە شیر. ئیتر ئەو منداڵە ئەو ژنە هەر منداڵێکی دیکەی هەبی ئەو منداڵەی کەوا شیریشی دەداتە کە ئی خۆی نییە لەگەڵ منداڵەکانی خۆی دەبنە خوشک و برا کەواتە لێک حەرام دەبن. وەکو کوو لە نەسەب کەسێک جائز نییە با بڵێن کوڕە بچی خوشکی خۆی بخوازی یان ئافرەتە بدرێتە برای خۆی بە هەمان شێوە ئەوەی کەوا شیری ئافرەتێک دەخوا دەبیتە منداڵی ئەو ئافرەتە
هەر ئافرەتێک لەو منداڵە بووبی یاخود ئەو ئافرەتە شیری دابیتێ ئەو منداڵ دەبیتە خوشک و برا لەگەڵ ئەو منداڵانە. بەڵام دیارە شەرتەکەی ئەوەیە یەکەم نابی لە 5 ڕەضەعە کەمتربی، لاپی لە 5 جاران کەوا بەتەواوەتی بە تێری شیری ئەو ئافرەتە بخوا. ئەگەر لە 5 جار کەمتر بوو ئەوە نابیتە منداڵی شیری لە بۆ ئافرەتە. 5 جاران بە تەواوەتی شیری ئەو ئافرەتە بخوا ئەو دەبتە منداڵی شیری لە بۆ ئافرەتە و لەگەڵ باقی منداڵەکان کە ئەو ئافرەتی دەبتە خوشک و برا. و هەروها ئەو 5 جاری کەوا شیری تەواو بخواتن بە تێری لەو ئافرەتەی پێویستە لە خلالی 2 ساڵی یەکەمی تەمەنی بی. 2 ساڵی یەکەمی تەمەنی ئەو منداڵە. ئەگەر لە پاشی 2 ساڵ بی ئاعتیباری لۆ ناکرێ لەبەرەوەی ڕضاعەی شەرعی 2 ساڵە. ڕضاعەی شەرعی 2 ساڵە کەواتە ئەو دوو شەرتەی هەیە. ئەو ئافرەتە یاخود ئەو منداڵی کەوا شیری ئافرەتێک دەخوا غەیری دایکی خۆی ئەگەر 5 جار بە تەواوەتی خواردی و لە ناو 2 ساڵەکەی بوو ئەوە دەبیتە منداڵی ئەو ژنەی لە شیر و هەر منداڵێکی دیکەژی ئەو منداڵەکان کە ئەو ئافرەتەی و هەروە هەر منداڵێکەکەەوە ئەفرەتە شیر دابتێ ئەو منداڵ لەگەڵەوان دەبیتە خوشک و برا والله أعلم. والوالدات يرضعن أولادهن حولين كاملين لمن أراد أن يتم الرضاعة. أو زاد فرمي ئەو 2 ساڵەی کەوا ئەسڵ و ئافرەت شیرەکەی بداتە ئەو منداڵەی 2 ساڵەکە لمن أراد أن يتم الرضاعة کەواتە 2 ساڵەکە واجب نییە بەڵام پێویستە بیداتێ بەڵام چەند دەیداتێ ئەوەی کەوا پێویستە بیداتێ بەڵام ئەوەی بێوێت تەواوی بکە ئەو با 2 ساڵ تەواو بکە ئەوەی کە بێوێت بە تەواوەتی حەقی منداڵەکەی بدا پێویستە 2 ساڵ بیداتێ بەڵام خوای گەورە نەیکردە واجبیش لە سەریان بۆی کەوا ئیلا 2 ساڵ بی ئەگەر بتەوێت 2 ساڵ تەواوکەی بە دەلیلەوەی لە دواترش عینی باسی کردیە ئەگەر بتەوێت 2 ساڵ تەواوکەی بەڕاستی حەق خۆی 2 ساڵە ئەگەر 2 ساڵ کەمتریش بیتن ئەوە دەکرێت بە دەلیلەوەی خوای گەورە ئەوەی بێوێت تەواوی بکە کەواتە ئەوەی نەوێت تەواوی بکە ئیعتیادە لەبەر هێر ئەعتیبارێکی دیکە بەڵام حەقێکی ئەو منداڵەیە و پێویستە بزانی دیارە لێر دەکات کەمان تەواو دەبی بە پشتوانی خوای گەورە لەوانەی داهاتوودێن و خزمەتە و ئاتە پیرۆزە و زیاتر باسی لەوە دەکەین. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون